مزگەوتی گەورەی ڕزگاری بەشێک لە دانیشتوانی ناحیەی ڕزگاری لا بەردەم شارەوانی ناحیەکە گرت بوونەتەوە لە ماوەی پێشووتردا مزگەوتی ناو بازاڕی ناحیەکە بۆ نۆژەنکردنەوە ڕوخێنرا ئێستا وەکو خۆیان باسیەکەن هەوڵێکەیە کە جێگای مزگەوتەکە بکرێت بە پرۆژە ئەوان لێرە گرت بوونەتەوە دژیەوە هەوڵە من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمە لای هاوڵاتیان خۆیان سڵاو لێبێ ئێوە بۆچی لێرە گرت بوونەتەوە گیانێمە مزگەوتی نەحی ڕزگاری لە ناو بازار ڕزگاریە چەند ساڵە مزگەفتە ئیسا کابراایکی خێرخوازاتە پارەی هێناوە کە ئەو مزگەوتە نوێژن کاتەوە بەڵامی ساگات چەند کەسێکی چاو برسی و وەکو توجار ئەیانوێ ئەو مزگەفتە دایکەکەن ئێمەش وەکو خەڵکی نەحی ڕزگاری لە بازارەکەدا هەموو کاسب و خەڵکی لادیەکان ڕوێکەنە ئەو مزگەفتە بەڵام بە هیچ شێوەیە قبول ناکەین ئەو کەسانە نسم نەزمە لەو شوێنانی کە لە غەزە و شوێنەکانی تر کافرەکان نان لە مزگەوتەکان بیڕیمێنن بەڵامی ساگە لە عێراقا بە ناوەی بسڵمان لەخوایان بسڵمانن نێ مزگەوتەکەمان تێکدەن ئێمەش ئیمڕۆ هاتینەدە بەردەم شارەوانی ڕزگاری لای کاگەرسەلانیش قسەکانی کرد بۆمان ڕوونی کرد کە 6 کەس نازانم لە خەڵکی ئەم شارەنیان شوێنێکی ترن هاتنە پشگیریەکەن داواکاریەکەن بەڵام ئەم مزگەوت بە خەلیتە کراوە و خەلیتێشی لای کاگەرسەلان و لای مامۆسایە بەڵامیان بە هیچ شێوەیە قبول ناکەین ناڕازین لەسەر ئەو کەسانە ئەگەر بتوانین شەو ڕۆ لە دیاری ئەوین بەڵام بەشە دێ مزگەوتەکە بکرێت بەڵێ وەکەوەی بینن بەشێک لە دانیشتوانی ناحیەکە هاتوونەتە لای سەرۆکی شارەوانی حاجی ئەگەر ئەو مزگەوتە نۆژەن نەکرێتەوە ئێوە هەڵوێستان چییە بێت؟ وەڵا هەڵوێستمان ئەوەیە نالین وەڕەحەتی بیکەنە چیتر هەڵوێستمان ئەوەیە هەر خوا قبول ناکە شارێ وەک نەحەیە وەک سموت گشتی ئەنپالە و گشتی خەڵکی دەشتە کۆ بۆتە لەم نەحیا خۆ دەزانی کەس قبول ناکە یەک کەس نییە ڕازیویە ئەم مزگەوتە بکرێت سێتی تر ئیلا بکرێتە مزگەوت بۆ مسلمانان ئەمە وڵاتیانە داواکارێکی ڕەوای خۆیان هەبوو ئێمە مزگەوتێکی گەورەمان هەیە لە ڕزگاریە مزگەوتی گەورەی ڕزگاری ئەم مزگەوتە نۆژە نەکرێتەوە ماوەی 30 ساڵ ئەم مزگەوتە شوێنی خۆیەتی و مزگەوتێکی گەورەیە و یەکێکە لە سومبلەکانی شاری ڕزگاری کە نۆژە نەکرێتەوە کۆمەڵی خەڵک چوون بە ناوی خەڵکی ڕزگاریوە 6 ناون داواکاریەکان پێشکەش کردەکەوە ئەم مزگەوتە بە نایاسایی نۆژە نەکرێتەوە و داوایان کردووە ڕابگیرێ و ئێمەش ئەم داواکاریە هاوپێچ کراوە بە نووسرایە گەشتۆتە دەستمان بۆیە کاردانەوەی خەڵک ئەوە بوو کاتونەتە ئێرە قبول ناکەن بەوی چێوەی شوکار لە مزگەوتەکانیان ڕابگیرێ و ئێمەش پاڵپشتی خۆمانمان پێشاندان و پێمان وتن بەوی چێوەیە شارەوانی ڕزگاری نە بڕیاری داوە نە بڕیاری شەدا بە ڕاگرتنی ئیشوکاری مزگەوتەکە بەردەوامە بەڵێ چکە لەسەر هەمان ڕووبەر لەسەر هەمان شوێنە کۆنەکەی خۆی ئەمڕۆ مزگەوتە دروستەکرێتەوە و هیچ گرفتێکی یاسایی نییە ئەوەی کەماوە سێتی نەخشەکانە کە ئەوە تا بەرچاوی کامیرەکەتانە هاوا دەچی منەوە ئەم سێتی نەخشانە داواکەن بۆ پەسەندکردنی هەر ئێمڕۆ ئێمە نێرین بە نووسرایەک بۆ پەسەندکردنی بۆ بەڕێوەبەرایەتیش نەخشەدانانی یاوەدانی گەرمیان کەوا نەخشەکان پەسەند بکاو بیهێنێتەوە بمان بەڵێ وەکەوەی کە گەبیسی بوون سەرۆکی شارەوانی ناحیە ڕزگاری باسیەوەی کرد کارەکانی نۆژەنکردنەوە لە مزگەوتەکەی ناو بازاڕی ناحیە ڕزگاری بەردەوامی هەیە ڕێگە نادەن کە ئەو جێگایە جگە لە مزگەوت بکرێت بە هیچ پرۆژەیەکی دیکە.